ئەڵێ فڵانە جێگە فڵانە شار ئەڕەکەی ئەڕی مقەدەس و پیرۆزە، حساب مەکەی بۆ دەکات، مەرقەدی فڵان مەشاعری مقەدەسی لێیە، چۆن شتیوا دەبێت؟ دەرگای حەوتەم دەرگای هەشتەم دەرگای فڵان دەرگای باب الحەوائیجە بڕۆ لێ بە پارەوەخوا قبوڵ دەکات. ئەم قسە لەکوێ هێنات؟ ئەم تەشریع لەکوێ هێنات؟ لەکوێ جێیەکەیتەوە؟ یا زیارەت سەردانی بکە هەرچی لە دڵ تایە خوا ئەداتیە، ئەجر پاداشتی ئەوە لە ئەچیت بەهەشتەوە. ئەمە لەکوێ هێنات؟ کام ئايات کام حەدیث چۆن لە خۆ تەشریع داری دەکەی؟ یا زیارەتی فڵانە مەرقەد فڵانە قەبر فڵانە جێگە وەکو زیارەتی کەعبە وایە، وەکو زیارەتی مەککە وایە. یەک جا بڕۆ بۆ زیارەتی فڵانە مەرقەد لا ئیمام فڵان وەک حەفتا حەج و حەفتا عومرە وایە. نەعوذ بالله. ئینسانی گەورە گەورە خاوەن بڕوانامە قسانە دەکەن. چۆن باوەڕ بۆ دەکەیت؟ ئەم باتڵە. یا فڵانە ڕۆژ یا فڵانە مناسبە فڵانە ڕووداوی تاریخی و مێژووی دەکەین بە جەژن مقەدەس و پیرۆزە، دەبێت بە پیرۆز ڕای بگرین، وەکو جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان ئەبێ ساڵان یادی بکەینەوە بە پیرۆز ڕای بگرین. ئەمە دانانی شەرعێکە، تشريع حكمك كخواب رازينية. أم لهم شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله. أمنا دبي بشرك وبكفر نقب عبادة الله تعالى لهيش كذا قبولناك تلاعب بدينك يبكات أو يعني كنا بدين